مارتن هايدگر هینێک دێنێتەوە قسەی مارکس دێنێتەوە کە على ئاساس فەیلسوفەکان خەریکی تەفسیرکردنی گیان بوون گیانیان نەگۆڕیوە خەریکی تەفسیرکردن و لێکدانەوە و تێگەیشتن بوو نەک گیانیان گۆڕیوە. هايدگەریش باسەوە دەکات دەڵێ ئێمە هەتا گیان بینیەتی ڕۆشنمان نەبێ ئەی چۆن دەتوانین بیگۆڕین لەبەرەوە ئیشەکە بەل لەوەی لە بە گۆڕینی گیان دەست پێ بکە بە گۆڕینی گیان بینی دەست پێ دەکات. Die Philosophen haben die Welt nur verschieden interpretiert, unterstrichen. Es kommt darauf an, sie zu verändern. Bei der Zitation dieses Satzes und bei der Befolgung dieses Satzes übersieht man, dass eine Weltveränderung voraussetzt eine Änderung der Weltvorstellung. Und dass eine Weltvorstellung nur zu gewinnen ist dadurch, dass man die Welt zureichend interpretiert. لەبەرەوە ئەرکی بیرکردنەوە ئەرکە ئەساسی ونچینەیەکەیە ئەمە ئەرکی ئەو بیرکردنەوەی ئەو توان ئەو هێزەیە ئەو بەهرەیە کە لە ناو ئینسانە هەیە وفعلا ئینسانیشی پێجا دەکرێتەوە لە حیوان کە ئینسان لە ناو خۆیان قیمەتی نازانێت یعنی لە لای بێبەهایە و ئەمە فعلا بیرکردنەوە و بیر نەکردنەوە ڕەبتی ڕاستەوخۆی بە وجودی تۆوە هەیە بە مەسیری تۆوەیە وەک ئینسان یعنی وەک ئینسانێک نەک وەک ئینسان لە ناو کۆمەلگایەکی دیاریکراوە وەک ئینسانێک لە هەر شوێنێک دیت تامان ئەلێرەشا مەفهومی ئینسان دەگۆڕێنە کاتێک کە تۆ بیل لە ئینسان دەکەیتەوە تۆ کە لێرە بیل لە ئینسان دەکەیتەوە بیل لە ڕێگەی و پەیوەندیانەوە بیری لێ دەکەیتەوە کە لەو دەور و بەرا هەیەی لە ڕێگەیەوە بیری لە ڕێگەی خۆیەوە خۆی بیری لێ ناکەیتەوە هەر وەکو نرخەکەەوە بینەکە و کە باسم لەبەرەوە ئەو چارە نووسن نابینی کە ڕەبتە بە بیرکردنەوە بەس کە ئەوە بیرت لێ کردەوە و کاتە فعلا هەست دەکەی چ پەیوەندێکی چارە نووساز لە بین وجودی ئینسان و بیرکردنەوە هەیە یعنی چارە نووسی ئینسان نەک مستەقبەلی ئینسان دوا ڕۆژی ئینسان دوا ڕۆژ نا چارە نووسی ئێمە لەبەر دوا ڕۆژی ئێخۆمان ئێمە بیر لە چارە نووس ناکەین و هەتا بیریش لە دوا ڕۆژ بکەینەوە دوا ڕۆژ لە لەمان چییە؟ چارە نووسە لە کاتێکا دوا ڕۆژ ئێمە چییە؟ ئەوەیە وەزیفەیە کە دەبێ و خوێندن تەواوکەیت و ژنێک بێنیت و لە ماڵەکەدا دانیشیت و قامیەکەت هەبێت و سیارەیەکەتە چوزانم ئەو شتانی کە ئەمە دوا ڕۆژی ئێمەیە یعنی هەر کە سەمانەی نەبووەوە دوا ڕۆژی نییە ئێستا من بۆ نمونە حەج دوا ڕۆژێکم نییە من فیلمی خۆم سووتاندوە چونکە وەزیفەمەیەنە خانومەیەن هیچم نییە هەراوام و سووتاندووە بەس ئەمە من لەکوێوە سووتاندوومە لەکوێوە لەوێەوە کە فعلەن مەشغوڵم بە چارەنووسی خۆمەوە مەشغوڵ نیم بە داهاتی خۆمەوە وە بیرکردنەوە ڕێ ئەوەی نیشان داوم بیرکردنەوە منی بەرەوە بردووە کە بیرم لای چارەنووسم بێ وەک ئینسانێک بیرم لای مستەقبەلم نەبێ وەک کەسێک کە لێرە مستەقبەلەکەی بۆ دیاری کراوە چیە ئێستا مستەقبەلەکە دیارە بۆ هەموو کەسێک دیارە مستەقبەل چییە ینی مستەقبەل کۆمەڵەشتی دیاریکراون تۆ گەیشتی بەوانەوە مستەقبەلەکە زامن کردووە ئەم مستەقبەل مەوزوعەکە چارەنووس مەوزوعێکی ترە ئەمانە کە تۆ دێتە ناو بیرکردنەوە ئیتر هەموو ئەو شتانە ینی گیانێکی تر دێتە هەرەوە کە ئەو گیانە تا هەرەوە ئەو کاتەی تر شتەکان جۆرێکی تر دەبین و هەتا شتەکان وان نەبینی هەتا بینینت بۆ ئەو شتانە نەگۆڕ و معنای ئەو شتانە لەلار نەگۆڕێ ئەو شتانە هەر فشاری خۆیان لەسەرت هەیە و ئەو شتانە هەر تۆ دەبەستنەوە نایەڵن فعلا بیل لە چارەنووسی خۆت پێکەوە من خودبەکەم تەواو